سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی عزیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و ئەهواز بانکران و هەڕەشە لە چالاکانی کرێکاری شاری سنا خۆپیشاندانی کوردانی ڕۆژاوا دژ بە هێرشەکانی تورکیا وەڵامی توندی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ هێرشەکانی تورکیا کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئەهواز و ئیسفەهان ناڕزایەتی کەمەندامان لە بەردەم مەجلیسی ڕەژیم و گواستنەوەی نەرگس محەممەدی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و ئەهواز ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەری 1403 خانشینکراوانی تامینی اجتماعی بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە بایەغنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. خانشینکراوانی تامینی اجتماعی با وتنەوەی درۆشم خوازیاری زیادکردنی حەقدەست دابینکردنی بیمەی دەرمانی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی پێدانی مەزایە دواخراوەکان و چاکسازی لە ژیان و مایشەتیان بوون. ناڕازیان هەروەها داوایان کرد هەموو بەندکراوانی سیاسی و چالاکانی کرێکاری لە زیندان ئازاد بکرێن. بانکران و هەڕەشە لە چالاکانی کرێکاری شاری سنا بەپێی هەواڵی گەشتوو لە چەند هەفتەی ڕابردوودا چەندین چالاکی کرێکاری شاری سنا لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانگەشت و هەڕەشەیان لێکراوە. ناسناوی بەشێک لەو چالاکە کرێکاریانە بریتیە لە جەلیل محەممەدی، زاهێد مرادیان، ڕەزا شەریفە، ئارمین شەریفە، ئارمان نورزاد، جەماڵ ئەسەدی، لوتفوڵڵا ئەحمەدی، ڕەفیق کەریمی، دلێر نەسۆڵڵاهی، پەیام فەتحی، گوڵنار قەدەم خێریانی، هاوژینی نەمر مزەفەر ساڵحنیا، سەید غالێب حوسێنی و یوسف گرامیپورە. شانی بەسە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ وێڕای شەرمەزارکردنی هەڵسوکەوتی نایاسایی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندانی کوردانی ڕۆژاوا دژ بە هێرشەکانی تورکیا ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەری 1403 کوردانی دانیشتووی شارەکانی دیرگ و ئامودا لە ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. هاوکات لەگەڵ درێژەی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان کوردانی باکووری کوردستان و دیاسپۆرایش کاردانەوەی توندیان بەرامبەر بە پێشێلکاریەکانی دەوڵەتی تورک بوو. ڕۆژی ڕابردووش خەڵکی شارەکانی دیرگ و ئامودا لە ڕۆژاوای کوردستان ڕۆژان لەسەر شەقام و بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاز جنایەتەکانی تورکیە مایەی شەرمی مرۆڤایەتی زانی و ڕایانگەیان خەڵکی ڕۆژاوای کوردستان ئازادی و کەرامەتی ئینسانی بە خوێن پاراستووە و لە هەڕەشە و هێرشەکانی تورکیا ناترسێت. ئەگەر کۆمەڵگای جیهانیش کاردانەوەی نەبێت خۆیان بە هەر شێوێک کە بتوانن وەڵامی دەوڵەتی فاشیستی تورکیا ئەدەنەوە. وەڵامی توندی هێزەکانی سووریای دموکراتیک بۆ هێرشەکانی تورکیا ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەری 1403 هێزەکانی ڕزگار ئەفرین بەبورن ڕزگاری ئەفرین و سووریای دموکراتیک وەڵامی توندیان بە هێرشەکانی دەوڵەتی تورکیەدایە و چەندین تەرۆریستیان کوشت و بریندار کرد. لە ڕاگەیاندنی هێزەکانی ڕزگاری ئەفریندا هاتووە هێزەکانیان هێرشیان کردوتە سەر بنکەی سەربازانی تورک و ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە و 5 داگیرکەریان کوشتووە. هەروەها هێزەکانی سووریای دموکراتیک و گریلاکانی بەرەی کوردان لە منبێج سەنگەری سەربازانی تورک و گروپە تیرۆریستیەکانیان سەر بە وڵاتە بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 12 داگیرکەر کوژران و چەندین کەسی دیکەیش بریندار بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئەهواز و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەری 1403 خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و ئەهواز بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە ڕژیم خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی دابینکردنی بیمەی تەکمیلی گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی کرێکارانی فولاد و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت
بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. ناڕزایەتی کەمەندامان لە بەردەمی مەجلیسی ڕژیم. کۆمەڵێک لە کەمەندامانی ئێران ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەر لە بەردەم مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی کۆبوونەوە خوازیاری بایەختان با کێشە و گرفتەکانیان بوون. کەمەندامانی ناڕازی کە لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە خۆیان گەیاندووە بەردەم مەجلیسی ڕژیم خوازیاری بەڕێوەچوونی بڕگەی 27 یاسای پاڵپشتی لە کەمەندامان و پێدانی یارمەتی مانگانەیان بوون. ناڕازیان هەروەها داوایان کرد دەوڵەت هەلی کاریان بۆ بڕەخسێنێت و ئیمکاناتی پێویست بۆ هاتوچووی ڕۆژانەیان هاوشێوەی وڵاتانی ڕۆژاوایی دابین بکات. کۆبوونەوەی شۆفێرانی شرکەت واحد لە زاهدان. ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەر شۆفێرانی شرکەتی ئۆتۆبوسڕانی زاهدان و دەوروبەر لە بەردەم ئۆستانداری کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە وتەی ناڕازیان ماوەی 90 ڕۆژە کارتی سوتەمەنی شۆفێرانیان سوتاندووە و هیچ بەرپرسێکی ئوستانی وەڵامدەرەوەی داواکاریەکانیان نییە. بە پێی زانیاریەکان بەهۆی نەبوونی سوتەمەنی شۆفێرانی ئۆتۆبوس لە زاهدان بێکار کراون و شارەوانی لە جیاتی دابینکردنی ئیمکانات و بایەخدان بە کێشە و گرفتەکانیان هەڕەشەیانی لێکردووە. کوژرانی دوو شارۆمەندی بەلوژ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 5 خەزەڵوەری 1403 هێزەکانی ڕژیم لە شاری سەربیشە تەقەیان لە ئۆتۆمبیلێ کردو لە ئاکامدا هەردوو سەرنشینی ئۆتۆمبیلەکە کوژران. بە پێی راپۆرتی حالڤەژ ئێوارەی ڕۆژی شەممە هێزە انتیزامیەکانی ڕژیم لە 20 کیلۆمتری ناوەندی شاری سەربیشە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقەیان لە ئۆتۆمبیلێ کردو و یەکێک لە سەرنشینەکانی ئۆتۆمبیلەکە گیانی لەدەستا و شۆفرەکەش بە سەختی بریندار و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخت کردووە. ناسناوی یەکێک لە کوژراوەکان بریتیە لە ئیرەج سارانی مواخر تەمان 34 ساڵ خاوەنی دوو منداڵ و دانیشتووی شاری سەربیشەی سەر بە پارێزگای خوراسانی جنوبیە. گواستنەوەی نەرگز محەممەدی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. تەقی ڕەحمانی هاوسەری نەرگز محەممەدی ڕایگەیاند پاش ماوەیەک بایەخنەدانی بەرپرسانی زیندانی ئێڤین بە دۆخی تەندروستی نەرگز ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەر ئەو بەندکراوە سیاسیە ڕەوانەی نەخۆشخانە کرا. بەوتەی تەقی ڕەحمانی بەهۆی خراپی بارودۆخی زیندان نەرگز تووشی چەندین نەخۆشی بووە. ماوەی 9 هەفتە بەسەر تێکشوونی باری تەندروستی ئەو بەندکراوە سیاسیە تێپەڕ بوو و بەرپرسانی دەستگای قەزای ڕژیم لە ژێر گوشاری کۆمەلگای جیهانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕەزامەندیان نیشان داوە و ڕێگەیان داوە ناوبراو ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان بکەن. و دووە هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی 35 کەس بەهۆی ڕووداوێکی ئەمنیەتی لە تەلەڤیڤ. ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەری 1403 بار هەڵگرێک خۆی کێشا بە نێو کۆمەڵێک شارۆمەندی ئیسرائیل لە نزیکی مەقەڕی موساد لە شاری تەلەڤیڤ و بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا و 30 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان پۆلیسی ئیسرائیل ئەو ڕووداوەی وەکو کردەوەی تیرۆریستی ناوبردووە، بەڵام بنەماڵەی شۆفێرە بار هەڵگرەکە وتویانە کە تاوانبار کێشەی دەرونی بووە. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل زۆربەی قوربانیان سەربازانێک بوون کە لە ڕۆژانی پشودا ئەگەڕانەوە و بەشێک لە بریندارەکانیش کەسانی مەدەنی بوون کە دەیانەویست سەردانی موزەخانەیەک بکەن، بەڵام کامیۆنەکە خۆی کێشایە پێیاندا و ئەو کارە ساتەی لێکەوتوێتەوە. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەش کرا هەشان بشین.